بەڵێ میرەبان دەچینێت کۆتاتەوەری پرۆگرامی ئەمڕۆمان سەبارەت بە دانیشتنی دووبارەی دادگای فیدراڵی عێراق سەبارەت بە یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان دیارە بۆ ماوەی 6 بۆ 7 جار دەبێت کە دادگای فیدراڵی دووبارە بەردەوامی دانیشتنەکانی دوا دەخات بۆی کە ناتوانن بگەنە دەرەنجامێک سەبارەت بە یاسای هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا. ئەمڕۆژ دووبارە لەسەر و بابەتە ئێمە گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاروان کازم شارەزا لە کاروباری هەڵبژاردن. کاکەڕان سڵاو لێرە زۆر بەخێر. زۆر بەخێر. کاکەڕان ئەمڕۆ بڕیارە دادگای فیدراڵی عێراق دووبارە دانیشتن کە سەبارەت بە یاسای هەڵبژاردننی عێراق. ئەمڕۆ دانیشتنەکە بەکوێ دەکات ئومێدەگەیە کە بتوانێت بڕیارێک لە مەسلحەتی هەڵبژاردننی هەرێمی کوردستان بات. دووبارە بەیانیتان باش ڕێزمان هەیە بۆ بینەران و بیسەرانی کورسات. ڕاستەکەی وەک بەڕێستان ئاماژەتان پێ ئەمە بۆ حوتەمین جارە دادگای فیدرالی ئەم کەیسی دەستوری بوونیان نەدەستوری بوونی ئەو مادانەی یاسای هەڵبژاردننی هەرێم دەتەڵاکە و ئەم بابەتە لە مانگی 11 ساڵی ڕابردووە ئامادەیە بۆی کە دادگای فیدرالی بڕیاری تیا دەرکە. بەڵام ئەم دادگایە لەبەرەوەی تابعەیە مۆرکێکی زیاتر سیاسی هەیە دەستوری هەیە وەک لەوەی دادگایکی ئاسایی بێ بۆیە چاوەڕێی کردووە لە هەرێمی کوردستان کەشوهەوا سیاسیەکە و کەشوهەوا هەڵبژاردن و ئینتیخابیەکە بخەمڵێ فراهم بێ ئەوسا بڕیارە دەرکا بۆی قابلی جێبەجێکردن بێ. بەڵام پێشبینیەکان لەسەرەوەی ئەمڕۆ ئایا بڕیار دەرەکە یا دەریناکە بەڕاستی ئەوە شتێکە ئێستا لە مێنتاڵیتی و بڕیارەکە لای سەرۆک و ئەندامانی دادگای فیدرالیە. ڕاستی ئەم داوای ئامادە بوو هیچ شتێکی تیان نەمابوو و دادگای فیدرالی کۆتا کەشت کردی ڕای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردننی عێراقی وەرگرت بۆی پێشنیاری ئەوان چیە بۆی هەڵبژاردننی داهاتوو هەرێمی کوردستان چۆن بکرێ بە چه ئالێتێ بکرێ. خۆتان زانم کێشەیە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە کە داواکە بەڕێز زیا جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لەسەر مادەی 1.9.15.22.36 کردی کە پێیوەستە بە ئەوەی کە گرنگەتیایە ژمارەی کورسی کۆتاکانە لە هەرێمی کوردستان و مۆزوعی بازنەکانی هەرێمی کوردستان بۆ هەڵبژاردن. دادگا من پێم وایە هەموو شتەکانی تیا تەواو کردووە چاوەڕێیە کە بزانێت دۆخەکە لە هەرێمی کوردستان چی لێ. بەڵام ئەو چاوەڕوانەی دادگا کە لە ماوەیە کردوێتی لە مانگی 11ەوە داوا کە حازرە بۆی بڕیاریدا دەرچێ و دیا دەرنەچووە من پێم وایە ئەوە زۆرفە سیاسەکەی لە هەرێمی کوردستان و دادگا خۆشی بیرمان نەچێ تا ڕادێ بێلایەنی خۆی لە دەستداوە بەڕاستی چکە بمانێوە نەمانەوەم دادگایە بەدەست دەسەڵاتی عەرەبی ئەوێ زۆری نەکەی بمانەوە نەمانەوێت دەسەڵاتی عێراقی بەگشتی دەسەڵاتی جێبەجێکردن و تەشریعی و قەزایەکەشی زۆر خۆشیان بە هەرێمی کوردستان نایە بەڕاستی. بۆیە ئەمڕۆ چاوەڕێکین بزانین لە دەوروبەری سەعات 11 بۆ 12 وەک جاری پێش و ئایا من هیوادارم دادگای فیدرالی بڕیاری تیا دەرکە بەبوون و یان نەبوون بڕیار بکە ئایا ئەم مادانە تانەی لێرە و لە ڕووی دەستوریەوە دەستوری یانە دەستورین چکە ئەم دادگایە من حەزەکەم بینەران یەکشت بزانن ناتوانێت بڵێ ڕۆژی ئەوە ئینتیخاباتەکرێت لە هەرێمی کوردستانە یا لە هەرێمی کوردستانە فرە بازنەی باشتر لە یەک بازنەی یا کورسی کۆتاکان وابێیان نەبێ. ئەم دادگایە ئەم مادانی کە تانەی لێرەوە بەس ئەتوانێت بڵێ دەستوریە یادان دەستوریە کاریم دادگای بەس ئەوەیە ناچێتە ناو تەفاسیلەوە دیتێڵ باز ناکە بڵێ بۆ هەرێمی کوردستان باشترە 4 بازنە بێ بۆ هەرێمی کوردستان باشترە کورسی کۆتاکان 11 نەبێ 5 بێ نە ئەم دادگایە ئیشەکەی بەزەوەی ئەڵێ ئەم مادانە دەستوری یان نادەستوری. باشە کاکاروان هەڵبەتەوەکو ئەو باست کرد کە یەکلاکردنەوەی ئەم بڕیارە بوو ئەمڕۆ لە دەستی دادگای فیدرالیدایە بەڵام وەکو شارەزایەکی بواری هەڵبژاردن ئەو بەدواداچوون و خوێنەوانەتان بۆ کرد بێت و ئەو سەرداوانەی وەکو شارەزایەک لای ئێوە هەبێت لەو بڕوایەدان کە ئەمڕۆ جارێکی دیکە دوا بخرێت یاخۆ بڕیاری لەسەر بدرێت. واللهی ئەگەر وەکو ڕابردوو بێ هیچ بەرەو پێشچوونێکی وا ڕووی نایەوە کەت بۆ نمونە محکەمە ڕێیەکی جیاوازی هەبێت لەو ڕێیە کە پێشتر داواکەی پێداخستووە. بەڵام ئەگەر لە ژێرەوە لە ڕووی سیاسیەوە بۆ نمونە هیواداری وابێ ڕێکەوتنی سیاسی کرابێ بۆ نمونە لێک نزی بوونەوە لە نێوان بە دیاریکراوی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ڕوویابێ ئێمە هیوادارین ڕوویابێ بۆی ئەمڕۆ کۆتایی پێبێت و داگەکە بڕیاری خۆی بە لە بەربەبنای ئەوەیە سەرۆکی هەرێم ئەبێ مەرسومێ دەرکە چکە لە ڕابردووە دوو جار مەرسومی دەرکرد و هەڵبژاردن ئەنجام نەدراوە ئەبێ سەرۆکی هەرێمی کوردستان جاری کە مەرسومێ دەرکاتەوە وادەیە دیاریکە کۆمیسیۆنی عێراق ئامادەسازیەکانی خۆی دەست پێ بکە
و بێگومانە بێ بگەڕێنەوە بۆ قانونەی کە پێشتر هەڵبژاردننی پێکراوە کە بەداخە قانونێکی کۆنا حوجار هەمواری تیاکراوەتەوە ئێمە یاسایەکی تازی هەڵبژاردنمان نییە لە هەرێمی کوردستانە هەرو یاسایە کە لە ساڵی 92 بەرەی کوردستانی دەری کردو ئێمە 5 جار هەڵبژاردنمان پێکردووە هی پەرلەمانی کوردستان ئێمە هیوادارین ئەو ڕێکوتنە ڕوویابێ لێک نزیبوونەوە ڕوویابێ و ئەمڕۆ دادگای فیدرالی بڕیار بە و وادەیە بۆ هەڵبژاردنەکان دیاری بکرێ چکەوەی لە ڕابردووە باسەکرا بەڕاستی ئێمە کێشەیەکمان هەیە هەروکو پێش بەرنامەکەش مناقەشەمان کرد خۆمان تەمەنی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردننی عێراق کۆتاییە لە مانگی حوتە لە تەموزا کۆتایی پێ لەم لاشەوە تۆ کۆمیسیۆنی کوردستانی نەماوە پەرلەمانی کوردستان بوونی نەماوە لەبەرەوە بە ناچاری ئەبێ کۆمیسیۆنی عێراق ئەم هەڵبژاردنە سەرپەرشتکا و بەڕێوە بەرێ بۆ هیوادارین بڕیارەکە دەرچێ بۆی لە بەیانەوە کۆمیسیۆن دەست بە ئامادەسازی بکە لە بەرمەبنای ئەو مەرسومی کە سەرۆکی هەرێمی کوردستان دەرێت دووتانەی سەرەکی هەبوون لە دانیشتنی دادگای فیدراڵی ئەویش پرسی پێکاتەکان بوو لەگەڵ بازنەکانی هەڵبژاردندا بەڕێی تۆ ئەم کێشتە چۆن چارەسەر دەبێت پێشتر دەبێت لایەنە کوردەکان خوان ئەمە چارەسەر بکەن پێش ئەبدە دادگای فیدراڵی یاخود دادگای فیدراڵی خۆی ئەتوانێت ئەم کێشەیەک لای بکاتەوە نەخێر طبعا یاسای هەڵبژاردن یاسایەکە لە هەرێمی کوردستان بە مەسابەی دەستورە ئێمە دەستورمان نییە لە هەرێمی کوردستان ئەگەر جەنابتان تێبینی بکەن هەر یاسای لە هەرێمی کوردستان دەرەچێ ئەڵێ ئیسینادەن بۆ یاسایەکی 92 و ئەم یاسای هەڵبژاردنەکەواتە یاسای هەڵبژاردنە لە هەرێمی کوردستان وەک دەستورێک وایە ئەم یاسایە تاابعێکی سیاسی هەیە ئیتیفاقی سیاسی ئەبێ لەسەر بکرێت لە نێوان هەموو پێکاتەکانی پەرلەمانی کوردستان کە ئێستا پێکاتەکان نەماون دیارە لایەنە سەرەکیەکان لە هەرێمی کوردستانە کێوکێن ئەبێ ئەمانە ڕێکەوتنیان لەسەر کردبێ بەڕاستی ئایا ئەم یاسایە چۆن لە داهاتووە دائڕێژرێتەوە و چۆن هەڵبژاردننی لەسەرەکرێ و محکەمەی فیدرالی بۆی نییە بچێتە ناو ناوەڕۆکەوە بۆی نییە بچێتە ناو وردەکاریەکانەوە چۆنە ئەو بابەتە ئەیاتەوە بە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردننی عێراق لە ئەویش لەبەر مەبنای یاساکە ئیشەکات کۆمیسیۆن تا یاسایکی لە بەردەستانە بێ ناتوانێت هەڵبژاردن کە ئەمە وەک مەبدە و وەک دەستور وەک قانون ئەوەی هەیە ئەگەر محکەمەی دەستوریە محکەمەی ئیتیحادی کە لە عێراق پێڵێ محکەمەی ئیتیحادی بڕیار با لەسەروی هەڵبژاردن نەکرێ ئەوەی کە فراکسیۆنی یەکێتی و بەڕێز سەرۆکی کوتلەی مەسیحی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە یەکەوە داواکەیان کردووە ئەگەر بڕیار با نادەستوریە بۆ نمونە ئەو کاتە ئێمە بۆ نمونە لەو دوو بابەتی جەنابە باسی کرد کورسی پێکاتەکان تەواان لە هەرێمی کوردستان پێشتر 5 کورسی بوو بە هەموارێک لە ساڵی 2004 کراوە بە 11 کورسی ئێمە لە عێراقا کە 18 محافظەیە کورسی کۆتاکان 5 کورسیە لە هەرێمی کوردستانە کە 3 محافظەن کورسی کۆتاکان 11 کورسیە ئەم کورسی کۆتایانە کێشەیە لە هەرێمی کوردستانە پێشتر سو ئیسفادەی لێکراوە لە ناو پەرلەمانی کوردستانە بە دیاریکراوی ئەم کورسی کۆتایانە بە جۆرە جۆرەکان خراوەتە خزمەتی پارتی دیموکراتی کوردستانەوە و نوێنەرایەتی ڕاستەقینەی پێکاتەکانی خۆیانیان نەکردووە ئەگەر بینی کاندیدی وا هەیە بۆ لە پەرلەمانی کوردستانە بە 300 دەنگ چۆتە ناو بۆ بە ئەندامی پەرلەمانی کوردستان لە کاتێکە کاندیدی ترمان هەیە 7,000 دەنگی هێناوە نەبوو بە ئەندامی پەرلەمانی کوردستان ئەبێ ئەمانە ڕێک بخرێنەوە بەڕاستی ئەم کورسی کۆتایانە نوێنەرایەتیکردنیان چۆنە ئەبێ دەنگدەرانیان لیستی تۆماری سەربەخۆی خۆیانیان هەبێت کە بۆ ئەمە بکرایە بەڕاستی و ئەمانە نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان بکرێن نەکەونە ژێر هەژمونی حیزبە دەسەڵاتدارەکانەوە بەنسبەت بابەتی بازنەکانیشەوە بەڕاستی هەرێمی کوردستان پێشتر لە یاسا ئەساسیەکە وتۆتی نابێ هەرێمی کوردستان لە 4 ناوچەی هەڵبژاردن کەمتر بێ دیسانەوەمەش تعدیل کراوە بە یەک بازنە ئەمەش بە جۆرێ لە جۆرەکان تا ڕادەی لەگەڵ دیموکراتیا باش نییە چونکە تۆ ئەبێ ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان هەمووی نوێنەری خۆی هەبێ بۆ منە قەزایەکی وەکو کەلار محافزەیەکی وەکو سلێمانی پارێزگایەکی وەکو دهۆک خەڵکی خۆی لە ناو بازنەکەی خۆیان دەنگ با بە نوێنەرەکانی نەک خەڵک لە سلێمانی و هەڵسێ دەنگ با بە نوێنەری کاندیدێک لە پارێزگای دهۆک یا لە دهۆکەوە دەنگ با بە کاندیدێک بۆی بۆ لە مێرگە سووریا لە ناوچەی بەرزان یا لە کەلار ئەمە لە ڕووی بەڕاستی لە ڕووی تەکنیکەوە هەم لە ڕووی دیموکراتی و هەم لە ڕووی سیاسیشەوە من پێم باشترەوە زۆربەی چاودێرانش پیان وایە هەرێمی کوردستان لەم قۆناغا بکرێ بە 4 بازنە باش باشە بە شێوەیەکی گشتی یار ئەو خوێنەوانەی کە بۆ نمونە ئەو بابەت یاخو ئەو لایەنانەی سەر بە دادگای فیدراڵی بۆ ئەوەی دەگەڕێنەوە کە تێنەپڕاندنی ئەم یاسای خود دواخستنی ئەم سکاڵایە بۆ دەگەڕێتەوە کە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ڕێبکەون و دوجار ئەمان بگەنە ڕێککەوتن یاخود بگەنە ئەوەی کە بڕیارەکە دەبکەن لە هەمان کاتیشدا خوێنەوەیەکی دیکە هەیە کە بۆ بچووکردنەوەی قەواری هەرێمە کامیان بەڕاست دەزانن هەردووکی ڕاست بمانەوێ نەمانەوێ دادگای فێدرالی لە ماوەی ڕابردووە بە جۆرێ لە جۆرەکان
طبعا ئەمە تەوەجوهی حکوومەتی مرکزیە و دەسەڵاتی بەغدایە ئەوە لە ڕێگەی هەموو دام و دەستگاکانەوە بەڕاستی بمانەوە نەمانەوە نیەت پاشی نییە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەوێ لێ دەبات ئەبینین پرسی بوجە و موچە لە ئێستاە کە تۆ پێشتریش دادگای فیدرالی لەم بابەتە یاسای نەوتوغازی تۆی نەوتوغازی هەرێمی کوردستانی بەنا دەستوری لە قەڵەمە و حکوومەتی عێراقی لە ڕێگەی دادگای پاریسەوە پرۆسی هەناردەکردنی نەوتی هەرێمی وەستان چەند بڕیاریش کەشی دەرکردووە لە ماوەی ڕابردووە ئەتوانین بڵێن هەردوو لایەنەکەیە ئەو پێی خۆش نییە بەڕاستی هەرێمی کوردستان وەکو ئەم ئەزمونە ئاوا بەم شێوە بمێنێتەوە هەتا بۆی بکرێت لە ڕێگەی مؤسساتەکانی خۆیەوە من هەموو جارێ ئەڵێ مەگە جاران حکوومەتی ناوەندی لە سەردەمی دەسەڵاتی بەعس و دوای باسیش وەنە هێزی دیژلەیە هێنا بۆ تۆ هێزی سەربازی هێنایە ناو کەرکووکەوە هەڕەشەی پێکردی ئێستا ئەوە ناکە لە ڕێگەی مؤسساتە دەستوریەکانیەوە کە محکەمەی ئیتیحادیە کە حکوومەتی ناوەندیە کە دەسەڵاتی قەزایە کە پەرلەمانە لەوە لێتەیە بەڵام ئەمە لێرە با ئێمە دان بنیم بە شتێکە کەم و کوڕەکە لە خۆمانەوەی ئەگەر هەرێمی کوردستان خۆی وەکو هەرێمێک کە دەستوریە لەناو دەستوری عێراقەوە لە چوارچێوەی هەرێمێکی فیدرالی لە چوارچێوی عێراق ئەگەر خۆی لە کاتی خۆیان پرۆسی هەڵبژاردننی ئەنجام باە ئایا کێشەیە چۆن ناو محکەمە ئیتیحادی ئەچووە بەردەم داوام دەستگا فیدرالیەکان نەخێر ئەگەر ئێمە لە 6 یانزەی 2022 کە تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کۆتایی هات پێشەوە لە وادە یاسایەکە هەڵبژاردنمان ئەنجام باە بە هیچ جۆرە ئێمە سەمنەتمان بەدام دەستگای فیدرالی نەبوو کێشەمان لەگەڵ محکەمە ئیتیحادی نەبوو ناچوون لەوێ داوا لەسەر یەکتری تۆمارکێن بەڕاستی بەڵام ئێمە کەم و کوڕەکە لە خۆمانەوەمان کرد ئەم بابەتە بکرێ هیوادارین ئەم کێشێژە ڕاو تێپەڕێ و مەترسیەکە ئێمە منەمێ ئەوە بڵێم لەم قۆناغا مەترسی ئەوە نییە کە بە دەستور لە هەرێمی کوردستان بێرێت و قەوارەکەی بچووکرێتەوە بەڵام گەر کاروا بڕوە ئەزمونونەکە بەم شێوەیە بەردەوام بێ بەڕاستی مەترسی هەیە لە داهاتوە سبێنێت تۆ لە ناو پەرلەمانی عێراق لە کۆمێت لێ بکەن و کار لەسەرەوە بکەن کە قەواری دەستوری هەرێمی کوردستان بەرەو نەمان برن بەرەو بچووکبوونەوەی برن چکە بمانێ نەمانێت کورد کەمینەی لە ناو پەرلەمانی عێراق بۆی مەترسیە لە ئارای بەڕاستی کاتەکە کارۆ ناکرێت کورد دادگایەکی دەستوری تایبەت بەخۆی هەبێت دادگای فیدرالی عێراق بۆی بتوانێت هەموو ئەم داوایانە ئەو دادگای کوردی ببینێت نەک دادگای فیدرالی عێراق ئێمە نەک پێویستمان بە دادگای دەستوری پێشەوە بێت دەستورێکمان هەبێ تۆ ئەبێ لە دەستورێکت هەبێ بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان نەک دەستوری نییە لە ڕابردووە پرۆژەی حازر کرا بەداخەوە ئەوش بە بۆنەی بەڵێ ئەوش بە بۆنەی کێشەی سیاسی نێوان لایەنەکان ئەو دەستورەش لەبار چوو پێشەوەی لەدایک بێ بەڵام ئێمە کێشەی ئەوەمانە مامۆستا ئێستا ئێمە دامەزراوی شەرعیمان نەماوە یعنی تۆ نەپەرلەمانت هەیە حکوومەتەکە کاربڕێکەرە سەرۆکایەتی هەرێمە کاربڕێکەرە دامەزراوی قەزایی زۆر وەزعی خراپە تێگەی لەبەرەوە ئەوەی هەتە تۆ ئەمڕۆ دیفاکتۆی لە هەرێمی کوردستانە کۆمەڵی حیزبی سیاسی هەن حکومەکەن لە دەرەوەی دەستور شەرعیەتی قانونی و دەستوری نەماوە لە هەرێمی کوردستانە بەداخەوە لەبەرەوە بڵێ بۆ داهاتووی شەڵاکە پەرلەمانی کوردستان خۆلی شەشەم هەڵبژێرا ئێمە هیوادارین جارێ ئیشی ئەوڵی پەرلەمانی کوردستان لایەنەکان کۆ بکاتەوە لەسەر و پرۆژێکی دەستوری تازە حازرکەن دەستورمان هەبێت کە دەستور هەبوو لە ناو دەستورە محکەمەی دەستوری هەرێمی کوردستان دروست کرێ ئەو کاتە ئەم کێشە سیاسی گەورانە کە تابعێکی یاسایی و ئینتیخابی و قانونی هەیە ئەبرێتە بەردەم ئەو دادگا دەستوری کەواتە کا کاروان کورتترین و خێراترین ڕێگا کە لایەنە کوردیەکان لە ئێستا بگرنە بەر بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە خۆی بۆ ئەوی کە بتوانێت هەڵبژاردن لە کاتی خۆیدا بە ڕێبتێت چییە لە ئێستا لەم دۆخی ئێستا ئەو داوایە کە لە محکەمەی ئیتیحادیە پرۆسی ئینتیخاباتی لە هەرێمی کوردستان قفڵ کردو و هەلایەنە سیاسیەکان لە ڕابردووە لە بینی خۆیانە قفڵ بوون بۆیە کێشەکەیان بردە ئەوێ ئەمە دەرچەیەکە ئەگەر محکەمەی ئیتیحادی من پێم وایە محکەمەی ئیتیحادی بڕیار لەم داوایە بات پێم وایە ئەم گرەیە تا ڕادێکی زۆر ئەکرێتەوە و دەرگاکرێتەوە بۆی هەرێمی کوردستانیش ئیتر ئامادە سازیەکان دەست پێکات هیوادارین ئەمڕۆ دادگای فیدرالی بڕیار لەسەر ئەو داوایە بابە بوونیان نەبوون ئەگە بڕیار با بە دەستوری بوون ئەمە شتێکە ئەگەڕێنەوە بۆ یاساکۆنەکە و بە یاساکۆنەکە کۆمیسیۆنی عێراقیشی خۆیەکە ئەگە بڕیاربان بە نادەستێری بوون ئەبێت تەسبیبیکە محکەمە کە بڕیارێکە لە ڕووی قانونی و ئەبێت هۆکارەکەی دیاریکە بڵێ دەستوریە لەبەر ئەم سەبەبە نادەستوریە لەبەر ئەم سەبەبە بە هەردوو بارەکان من پێم وایە تا ڕادەیە گرێگۆڵەکانە کرێنەوە پرۆسە ئینتیخابات ئاسۆیەکی بۆ دەرەکەوێت لە هەرێمی کوردستان کەواتە ئەگەر بێت و یەکلایکردنەوەی بابەتەکە گرێکە دەکرێتەوە بەڵام ئەگەر بێت و دوای بخات جارێتی دیکە ئەمە شارەنووسی هەڵبژاردن ئەوە زۆر خراپە من پێم وایە گەرم جارە دوای بخات هەفتە باتە دەست هەفتە مانگ باتە دەست مانگ کێشەیە ئەوەی تر هەرێمی کوردستان لە بۆشایی و فەراخی دەستوری و یاسایە مێنێتەوە بۆ پرۆسەی هەڵبژاردنیش
ئاسۆ و خۆری بەرەو خۆراوابوون ئەڕوا بەڕاستی بەرەو ئاوابوون ئەڕوات وەگەرم کارانە بەم شێوە بەردەوام بێ دوور نیە ئەم ساڵ هەڵبژاردن ئەنجام نەیرێ بەڕاستی ئەگەر بە تایبەتی ئەگەر ئەمڕۆ مودەکەی درێژ کاتەوە مودەی دادبینیەکە درێژ کاتەوە بۆ نمونە ئێستا ئەمڕۆ 18 ئەگەر بیخاتە مانگی 3 بیخاتە مانگی 4 ئەمە زۆر خەتەر چکە مانگی 3 و 4 هەمووی ئەوتڵەیە زۆربەی ڕەمەزانیەتە پێشەوە و بابەتی تریەتە پێشەوە لەبەرەوە دواخستنەکە ئەوەی تر هێندەی تر ئاسوی ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەداخەوە کە ئێمە زۆر دژی ئەمەین پێمان ناخۆشە ئەمە مافێکی سیاسی لە خەڵکی هەرێمی کوردستان مافی خۆیەتی بۆ لەمە دووە لە کاتی خۆی هەڵبژاردن ئەنجام بدرێت. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز کاروان کازم شارەزای کاروباری هەڵبژاردن سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون. بەخێر بێ کاکاروان. زۆر سپاستان.